حوشتەیە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم نهی لێکردین بەرامبەر بە ئاژەڵان و گیان لە بەران ئەنجامی بین. یەکەمیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نهی کردووە لە خۆڕا حەیوان بکوژرێت. دووەمیان ئەگەر حەیوانەکانت لە ئاساریان لەگەڵ کردی نابێت دوعای شەڕیان تێ بکەیت، بەتایبەت لەعنەت ئەوە هەر بەتایبەت فەرموودەی لەسەر هاتووە، نابێت لەعنەت لە ئاژەڵان بکرێت. سێمیان هەر ئاژەڵێکت بەخێو کرد واجبە لەسەرت حەقی ئەو ئاژەڵە بدەیت و نابێ ئازاری بدەیت، چونکە لە قیامەتە شکایەتت لێیەکە هەروەکو چۆن وشترەکە هاتە لای پێغەمبەری خوا و شکایەتی ساحێبەکەی کردووتی ئازارمەدا و باری زۆرم لێنێت. ئاژەڵان بێزمانن، خاڵی چوارەم ڕەحمیان پێ بکەن، خوای پەروەردگار ڕەحمتان پێکا. ئەوانە ڕێچکەی شەیتانیان گرتەتە بەر کە گوێچکەی ئاژەڵانە وڕن، کلیکیانە بڕن، داخیانەکەن، ئەیان سووتێنن، ئەزێتیانە دەن. ئەمانە زمانیان نییە خوای پەروەردگار لە قیامەتە لە حەقیان تێدە جواب. خاڵی پێنجم هەموو ئاژەڵێک دروست دەکڕین و فرۆشتنی پێوە بکەیت ئیلا سەگ نەبێت کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نهی لێ کردووە و ئەو ئاژەڵانەی بێکەڵک و زیان بەخشن. شەشەم مێژە بۆ خۆشیمە، هیچ دروست نییە. نهى النبي عن التحريش بين البهائم. پێغەمبەر صلی الله علیه و سلم نهی کردووە ئاژەڵ بدرێ بە گژی یەکتریە، شەڕەکاو، شەڕەکەڵەشێر، شەڕەساک، ئەوانەی کە بۆ قومارێکن دووقات و دەقات تاوانبارن. حوتەم و کۆتایی هەر حیوانە ویستە سەری بوڕی بە جوانی سەری بوڕە، ئەگەر زیان بەخش و شایانی کوشتنیش بوو ئیدفع بالەتی هی ئەحسن، بە جوانی بیکوژە. سەگێک ئەوە ڕێپێت بە چخەیەک ئەڕوات فیشەکێک مەکە قوربانی. لەم فەرمودانە ئەومان بۆ دەرەکەوێ تەنانەت لەگەڵ ئاژەڵانیشا ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم داوای لێکردین مامەڵەمان جوان بێت. دەسا ئەگەر ئێمە هەر لەم فەرمودانە سوود وەربگرین مامەڵەی نێوانی خۆشمان چاکەوێ.